السلام عليكم ورحمة الله وبركاته. هاوڕێیانی خۆشەویست، وە خۆتان دەزانن بۆ دانانی ئەکاونتی فەیسبوک پێویستە ژمارە مۆبایلێک یاخود ئیمێڵێکی خۆمان هەبێت. بەڵام ئێمە لەم فێرکاریەدا باسی ئەوە دەکەین کەوا چۆن بەبێ ژمارە مۆبایلی خۆمان یاخود ئیمێڵی کەسی خۆمان ئەکاونتێکی فەیسبوک دروست بکەین. ئەمەش چەند هەنگاوێکی پێویستە. هەنگاوی یەکەم سەرەتا براوسەرێک دەکەینەوە. لە براوسەرەکەدا دەتوانین لە شوێنی سێرچەکە بنووسین 10 مینوت یاخود یەکسەر لینکی ئەو سایتە کۆپی بکەین کە تایبەتە بە ئیمێڵی کاتی. ئیمێڵی کاتی چییە؟ ئیمێڵی کاتی واتە ئیمێڵێکە بۆ ماوەیەکی کاتی سایتێک بە ئێمەی دەدات بۆ ئەوەی ئێمە ئەکاونتێکی فەیسبوک یاخود هەر شتێکی تری لەسەر دروست بکەین. لینکی سایتەکە لە دیسکریپشنی ڤیدیۆکە دانراوە. ئێستا ئیمێڵێکی بە ئێمە داوە، وەکو دەبینن ئیمێڵەکە ئەو ئیمێڵەیە. ئێمە ئیمێڵەکە کۆپی دەکەین سەرەتا، دواتر دەچین بۆ ناو بەرنامەی فەیسبوک، لەوێ کریت نیو فەیسبوک ئەکاونت دەکەین. دواتر لێرە لە فێس نەیم ناوی یەکەم دەنووسین، ناوی ئەو ناوی کەوا دەمانەوێت. لێرە بەرواری لەدایکبوون دەنووسین، ئەو بەرواری کەوا خۆمان دەمانەوێت. لێرەش ڕەگەزەکەی دیاری دەکەین. لێرە ڕقم تەلەفۆنی خۆمان نانووسین ئێمە، بەڵکو لە جیات ئەوە سینک ئەپ ویز ئیمێل ئەدرێس دەکەین. لێرەش ئیمێڵی خۆمان بەکار ناهێنین، بەڵکو یوز ئە دیفرەنت ئیمێل بەکاردێنین. لێرەش ئیمێڵی خۆمان دەسڕینەوە ئەگەر هێنای. ئەو ئیمێڵە پەیس دەکەین کەوا کۆپیمان کردبوو لە سایتەکە کە سایتەکە پەیدا بووین. دواتر پاسوەردێک بە ئارەزوو خۆمان دادەنین. پاشان نێکس دەکەین و ساینگ ئەپ دەکەین. وەکو دەبینین ئەوە ئەکاونتەکە دروست دەبێت. لێرە ئەگەر بمانەوێت بۆ جارانی داهاتوو تەنها بە کلیکێک لە وێنەی ئەکاونتەکەمان بچینە ناو ئەکاونتی فەیسبوکەکەمان، ئەوە کلیک لە سیف پاسوەرد دەکەین. بەڵام ئەگەر نەمانەوێت بەڵکو هەموو کاتێکمانێت پاسوەرد داخڵکەین، ئەوە نۆت ناو دەکەین. ئێمە ئێستا نۆت ناو دەکەین. وەکو دەبینی ئێستا ئەوە ئیمێڵ پاسوەردەکەیەکەوە ئێمە بەکارمان هێنا، ئۆکەی دەکەین. ئەلێرە پێویستە کۆنفێرم ویت کۆدیکەین، واتە و ئیمێڵی هەمانە بیسەلمێنین. کۆنفێرم ویت کۆد دەکەین. لێرە ئێستا دەچینەوە سایتەکە، لەو سایتێکەوە ئیمێڵەکەی پێداین. لێرە دەچینە ناو ئینبۆکس، شوێنی نامەکانی ئیمێڵەکە. وەکو دەبینین لێرە بۆمان هاتۆتەوە کۆدی فەیسبوکەکەمان بۆ هاتۆتەوە 64 28 5. دەچینەوە ناو ئەکاونتی فەیسبوکەکەمان، کۆنفێرم دادەگرین. وەکو دەبینین ئەکاونتێکی فەیسبوکمان دروست کرد بە تاوەتی بەبێ ئەوەی ژمارەی مۆبایلی خۆمان بەکاربێنین یاخود ئیمێڵێکی کەسی. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو لایکی بکە، وەڕای خۆت دەربارەی ڤیدیۆکە لە کۆمنت بنووسە. دەتوانن سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و زەنگوڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی ئاگاداری بڵاوکراوە